یەکێک لە جەنڕاڵە ئەمریکیەکان لە شەڕی خەلیژ یەکەمە لە کتێبەکەی کێسنجەرە باسێکە ئەڵێ لێیان پرسی وتیان ئێوە چی دەکەن لە خەلیجە ئێوە چی لە ئەمریکاوە گەیاندنێک خەلیج وتی نحن هنا لنصحح غلطة الرب وتی ئێمە هاتوین هەڵەی خوا ڕاستەکەینەوە خوا کەرەسە خاوەکانی لە منتیقی خەلیجا داناوە بەڵام مەعامیلەکان لە ئەمریکان ئێمە هاتوین نەوت و کانزا و کەرەسە خاوەکانە گوێزینەوە لای مەعاملەکان چونکە خەڵکی ئەم وڵاتانە خۆیان ناتوانن بەکاری بێنن نازانن سوودی لێ وەربگرن ئەبێ ئێمە بیبین بۆ ئەوێ لەوێ ئینتاجی بکەین بۆیانی بگێڕینەوە ها ئومەتی ئیسلامی لە کاتێکە ئەوانە عالە بوون لەسەر ئومەتی ئیسلامی کاتێک ئومەتی ئیسلامی دەوڵەت و دەسەڵات و سنەعاتی هەبوو کاتێک ئومەتی ئیسلامی عەباقیری هەبوو عولەمای هەبوو کاتێک ئومەتی ئیسلامی ئاوەدانی هەبوو کاتێک ئومەتی ئیسلامی شارستانیەتی هەبوو ئەوانە وحوشیش نەبوون ئێستا ئومەتی ئیسلامی ندوي لك تبك يا كفرمي ماذا خسر العالم بانحطاط المسلمين جيهان چه زرريكي ليكوت كدولتي إسلامي داروخا همو دنيا زرري ليكو برزان أو بيشكوتني كأمر أوروبا عيبينين كبرادراني سيكويلارو أمانا بيك شاو عيبينين تنها جانب ماديكي أبينين إما وكو مسلمان بحردو شاو جانب الروحي ماديكي شي أبينين ئەوروپا خاوەنی ڕەشترین مێژووە لە مرۆڤایەتیە بە درێژایی ژیانی مرۆڤایەتی ئەوروپا دوو شەڕی نەتەوایەتی بەرپا کردووە کە سوتەمەنیەکەی 50 ملیۆن ئینسان بوون ئەوانەی کە ئەمڕۆ تۆمەتی تیرۆر ئەدەنە پاڵ خەڵکی ئێمە کە تۆمەتی دواکەوتن و ڕەشەکوژی ئەدەنە پاڵ ئێمە ئەوانن ئێساش خاوەنی چەکی کۆکوژی ئەوان دروستی ئەەکەن ئەوانن یەکەم جار چەکی ئۆتۆم و نەوەویان دژی میلەتانی جیهان بەکارهێناوە ئازادی خوازەکانی دنیای ئەمڕۆن کە میلەتانیان بە کۆی لە بردووە و داهاتی ئەم وڵاتانیان بەتاڵان بردووە و هۆکاری دواکەوتنی ئەم ئومەتانە ئێمە دواکەوتەی دەسی ئەوانی میلەتی کورد کە خاوەنی یەک جوغرافیا و یەک سنوور و یەک زێد و یەک ناوچە و یەک هەویە و پێناسە ئەوان کردویانە بە پێنج پارچەوە سیاسەتی ئیستیعماری ئەوانە ئەم وڵاتانە ئەم شەڕ و ئاشاوانی تا دروست بووە بەڵام بۆ ئەوان توانیویان ئەمە بە ئێمە بکەن لەبەرەوەی وعی لە وڵاتی ئێمەیان نەماوە لەبەرەوەی فیعەی گەنج ئیبن خەلدون فەرمێ لە مقدیمەکەیە ئەفەرمێ ئەو شعوبانی کە مستعمرن ئەو ئومەتانی کە ژێردەستن ئەفەرمێ بۆچی ئەکەونە ژێر کاریگەری وڵاتە زلهێز و وڵاتە دەستڕۆی شتەکانەوە چوار هۆکار باسەکە ئیبن خەلدون لە مقدیمەکەیە یەکێک لەوانە ئەفەرمێ ئەو خەڵکانەی کە جێنشینی ئەم وڵاتانن وا هەستەکەن داڕوخانی ئەمان و سەرکەوتنی دوژمنەکانیان پەیوەندی هەیە بە پاشخانە فکرێکەوە بە بەرنامەکەوە خەڵکی ئێمە ئەمڕۆ کە منبەهیرە بە ئەمریکا ئەمڕۆ کە زۆر سەرسامە بە شارستانیەتی ئەمریکا پێی وایە ئیباحیەت و بەدڕەوشتی و بێدینی ئەو پێشکەوتنەی بەخشیوە بە ئەمریکا و دین و ڕەوشت و پابندبوون بە پەیامەکەی پێغەمبەرەوە ئێمەی گەیانوتە ئەم ئاستە لە کاتێک ئەمە لێکدانەوەیەکی هەڵەیە ئەمریکا بەدڕەوشتی نەیگەیانوتە ئەو ئاستە بگرە بەدڕەوشتی یەکێکە لەو پاچانەی کە پەیکەری ئەمریکا ئەڕوخێنێ ئەمڕۆ کە شارستانیەتی ئەمریکا کە لێن تا دروستەکە و بنکەنی ئەکا وڵاتانی ئێمە ئەگەر تاکە دەستمایە یەکمان مابێ ئەخلاق و بنەما ڕەوشتی و ئاینەکانمان بەدەستەوە ماوە ئەوە لە دەستبەی وەکو قەلمان لێیە کە ویستی لاسایی کەو بکاتەوە دوایی نەفێر بوو وەکو کەو بڕوا نەئیشی زانی وەکو خۆی بڕوا نێزانی بڕوا ئێمە ئەگەر بمانێ وەکو شارستانیەتی ئەمریکا ئاوا بکەین شارستانیەتی ئەمریکا بە بەدڕەوشتی و کردنەوەی خانەی لەشفرۆشی و ئیستیرادکردنی ئافرەتی لەشفرۆش و بەرەڵا ناکرێ وڵات وا پێش ناکەوێ ئەمە داهێزرانی تواناکانە ئەمە کارکردنە لەسەر بە ڤایرۆساویکردنی ئەو چینەی کە گۆڕانکاری پێ ئەکرێ کە گەنجە ئەمە تلیاکێکی سپیە بۆ فیئەیەک کە بەهێزترین فیئەی کۆمەڵگایەکە گەنجە دەسەڵات بە موبەرمەجی ئەمە ئەکا ئێوێ گەنج وەکو لە میکیاڤیلیەتە ئەڵێ لەقد ئەبەحنا لەکم الجنس فەئەبیحوا لەنا السیاسە ئەڵێ ئێمە دەرگای جنس بۆ ئێوە ئەخەینە سەر پشت ئێوەش دەرگای سیاسەت بۆ ئێمە بخەنە سەر پشت مەپرسنەوە ئێمە چی ئەکەین میلەت بەرەو کوێ ئەبین دەسەڵات چۆن ممارەسە ئەەکەین داهاتی میلەت بۆ کوێ ئەڕوا
بۆ خۆت سەرقاڵی جنس بە بۆ خۆت سەرقاڵی ڕابواردن بە سەرقاڵی خۆشی بە نایت کڵەپێ بۆ ئەەکەینەوە مەشروب بۆ هەرزانە بێ جگەرە هەرزانە بێ سایتەکانی ئەنتەرنێت بە خۆڕایی و بەلاشە بن کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەی لەگەڵ ئارەزویت و ئەگونجێ ئەوە پەخشەکە بەڵام بەس بیر مەکەرەوە کەواتە ڕۆڵی ئێمە ئەوەیە ئەم واقعە بگۆڕین بەڕێزە هەوڵ بدەین بەوەی کە ئەم سیاسەتە تا سەر نەبێ کەواتە ئیبن خەلدون ئەفەرمێ یەکێک لەو خاڵانەی کە وڵاتە ژێرکەوتوەکان وابەستەی وڵاتە سەرکەوتوەکانەکە ئەم لێکدانەوە فکریە سەقەتەیە خاڵی دووەم ئەڵێ ئیبن خەلدون فەرمێ خەڵک پاساوی شکستەکەی خۆی شکستە دەرونیەکەی خۆی ئەداتە پاڵ بیر و بەرنامە و بۆچوونەکان ئەگەر ئێمە دین دوای خستوین بەڕێزان با بەراوردی بکەین لە بینی دینی ئێمە و دینی یابانیەکانە کللتوری کۆمەڵایەتی ئێمە و یابانیەکانە دینی ئێمە و دینی یەهود و ئیسرائیلە دینی ئێمە و دینی سینە سین لا یەزال پەیکەرێک دروست ئەکا ئەیپەرستێ گەورەترین پەیکەری بوودا لە سەنغافورەیە پێم وایە لێکێک لەو هینانەیە لە سەنغافوری لە شوێنێکی ئەلو بابەتانەیە لە دووەلی نمور لە جنوبی شەرقی ئاسیایە بەڵام پێشکەوتوترین وڵاتیشە یابان کە بوودا ئەپەرستێ پێشکەوتوترین وڵاتە لە تەکنۆلۆژیایە سین بە قووەترین اقتصادی نامی هەیە کە بوودا ئەپەرستێ باشە بۆچی پەرستنی بتێک کە منتەهای تەخەلوفی فکریە نەبووتە ئەوەی کە ئەمانە دوا بکەون ئیسرائیل دەوڵەتێکی دینیە بەڵام بۆ ئیسرائیل پێشکەوتوترین وڵاتە ئێمە 23 ساڵە لە سایی دەسەڵاتێکی عەلمانیا ئاژین عەلمانیەت چ پێشکەوتنێکی بۆ وڵاتی ئێمە دروست کرد کە ئەوان پەنجەی دواخستنی کۆمەڵگا ئەدەنە پاڵ ئیسلامیەکان و بۆ دینی ئیسلامی ڕائەکێشن باشە 23 ساڵە عەلمانیەت لە غەیری بەرهەمێکی تاڵ لە غەیری ڕەنگدانەوەیەکی خراپ لە غەیری دواکەوتنی کۆمەڵگا ئادەی بەرهەمی 23 ساڵ دەسەڵاتی عەلمانیەت لە کوردستانە چی هەیە کێمە شانازی پێوە بکەین ئەو عەلمانیەتە تا ئێستا کارەبای 3 محافظە 4 محافظی پێدابین نابێ تا ئێستا ئاوی خواردنەوەی پێدابین نابێ تا ئێستا ڕێگاوبانێکی شیاو کە ئەمانە ئەبسەط حقوقی مواطنن و ضەروریاتی ژیانی کۆمەڵگاکانن پێی دابین نابێ تا ئێستا موچەی مۆزەفی پێدابین نابێ لە غەیری ئەمانە ئادی بابزانن چ کراوە بۆ ئەم کۆمەڵگایانی ئێمە و ئیسلام چ دواکەوتنێکی بۆ ئەم کۆمەڵگای ئێمە دروست کردووە با بەراوردی زەمەنی دەسەڵاتی ئیسلامی بە زەمەنی دەسەڵاتی عەلمانی بکەین فکرەی عروبیەت و قەومیەتی بەعث کە لا یەزال لە سووریا خەڵکی پێ ئیبادە ئەکرێ زادی بیری عەلمانیەتە فکرەی چەوسانەوەی نەتەوەی کورد لە تورکیا زادی بیری عەلمانیەتە ئەو ئیسلامیەکانن ئەمڕۆ هەوڵە دەن ماف بۆ کورد دابینەکەنەوە کورد وەکو میلەتێک کە خاوەن نەژاد و کە خاوەن پێناسێکی تایبەتی خۆیەتی مامەڵە لەگەڵاکەن کەواتە ئێمە ناکرێ هیچ کات دەستی چەوری خۆمان بەشانی خەڵکا بسخین دواکەوتن و داڕوخان و دۆڕاوی خۆمان بدەینە پاڵدی نا ئەو عەرەبە پێپەتیانی لە جەزیرەیە خوای پەروەردگار ئەم پەیامەی بۆ ناردن ئەو پێغەمبەری بۆ ناردن کا فەرمێ لەقەد مەنە الله عەلى المؤمنین إذ بعث فيهم رسولا من أنفسهم كخوا منتي كد بسريانا بيغمبريكي بۆ ناردن عرب توانیان دوو دەسەڵات و ئیمبراتۆریەتی ئەو کاتی ئەو زەمەنی خۆیان بە چوە کابێنن کە ئیمبراتۆریەتی بێزەڵتینیەکان بوو لەگەڵ ساسانیەکانە بە دین توانیان ئەمە بکەن ئێمە ئەمڕۆ دینمان هەیە بەس چونکە تەفاعلمان لەگەڵ دینە تەفاعلێکی ئیجابی نییە نەمانتوانیوە گۆڕانکاری دروستکەین نەمانتوانیوە دین تەوزیف بکرێ لە ژیانی کۆم نەمانتوانیوە دین بێ بە بەرنامەی ژیانی خەڵک دین بە شێوەیەک وێ ناکراوە لە بەرچاوی خەڵک کە خەڵک پێی وایە دین سەبەبی دواکەوتنە ئەی باشە کوا ئەدەواتی پێشکەوتنی ئێوە ئێمە لا یەزال ئەمانۆیە بزانین فکری عیلمانیەت فەلسەفە فکرەکەی لەسەر چی بوونیادنراوە بەس ئازادی ئەی بەرنامە بۆ ژیانی کۆمەڵگا وەنیە کە ئێمە باسی فەلسەفەی تەشریعەکەین بەڕێزان بۆ خەڵک کە باسی قانونەکەین ئەبێ قانون پاشخانێکی فکری هەبێ ئەبێ فەلسەفەیەکی تەشریعی متەکامیلی هەبێ تۆ باس لە دیموکراتی و بەس ئازادی بیر و ڕائەکەی
ئەویش بیر و ڕایەک کە لەگەڵ بیر و ڕای تۆ هاوتا و تەبایە ئەگەنا بیر و ڕایەک لە بیر و ڕاکەی تۆ بخوێنێ ئازاد نییە مافی نییە بوونی هەبێ باشە گریمان ئەم بانگەشەی تۆ ڕاستە ئادی وەرە پێم بڵێ فەلسفەی تۆ بۆ نظامی اقتصادی چییە بۆ نظامی ئیجتیماعی چییە بۆ ژیانی خێزانی چییە فەلسفەی تۆ بۆ پەروەردەکردنی تاک تۆ دەوێت تاک لەسەر چ بنەمایەک پەروەردەکەی تۆ دەوێت تاک چ پەیامێکی هەبێ تۆ دەوێت تاک لەسەر چ بەرنامەیەک بژی چ ئامانجێکی باڵای هەبێ لە ژیانی خۆیان پێت نییە ناتوانانی وەڵامی ئەم پرسیارە هەستیارانی خەڵک بدەیتەوە کەواتە تۆ کە باس لە ئیسلامەکەی بەرنامەت پێ نییە بەدە یەک بەرنامەت هەیە ئەتوانی خەڵک لە ئیسلام بکەی بەس ناتوانی بەدیلێک بۆ ئیسلام بدۆزیتەوە